داوایەکی سەیری قەشەیەک لە پەیڕەوکارانی 47 کەس دەمرێنێ. لە وڵاتی کینیا قەشەیەک داوا لە پەیڕەوکارانی دەکا بە ڕۆژوو بن تا مردن بۆ ئەوەی پێغەمبەر عیسا ببین. ئەمانە دیمەنیگەڕانی پۆلیسی وڵاتی کینیایە و کە ماوەی چەند ڕۆژێکە بە دوای ئەو تەرمانەدا دەگەڕێن کە لەسەر داوایەکی قەشەی ئەو ناوچەیە ئەو 47 کەسە مردن و تەرمی 26 کەسی نوێشیان دۆزرانەوە. لە شاری مالیندی کینیا پۆلیسی ئەو وڵاتە دوای بیستنی چەندەن گۆیەک سەبارەت بە ڕووداوێکی گوماناوی دیارنەمانی ژمارەیەک لە شوێنکەوتوانی قەشەیەکی ئەو شارە دەستگیر دەکەن و دەست بە لێکۆڵینەوە دەکەن. ئەویش بە تۆمەتی هاندانی شوێنکەوتوانی بۆ بە ڕۆژوبوون تا ئەو کاتەی لە برسان دەبرن بەوەش فریوی داون کە بۆکارەیان دەتوانن بە دیداری پێغەمبەر مەسیح شاد ببن. چارلز کاماو بەڕێوەبەری پۆلیسی شارەکە بە ئاژانسی فرانس پرێنسی وتووە تا ئێستا 26 تەرم دۆزراونەتەوە کە سەرجەمیان بەوەی برسێتیەوە گیانیان لەدەستداوە و لە نێویاندا منداڵ بوونی هەیە. دەژڵێت دوای ئەوەی خەڵکی ناوچەکە هەواڵیان پێداون لەبارەی دیارنەمانی چەندین کەس لە ناوچەکە ئۆپەراسیۆنێکیان بۆ سەر کڵێسەکە ئەنجام داوە و قەشە پاسۆر پۆڵ دەستگیر کراوە. وتیشی لە کاتی سەردانیکردنیان بۆ کڵێساکە 15 کەس لەوێ بوون کە بەهۆی برسی بوونیان لاواز ببوون دواتر چواریان گیانیان لەدەستداوە. ئاژانسەکانی هەواڵی ئەو وڵاتە زیاتریان لەسەر قەشەکە نووسیوە و وتویانە کە قەشەی ناوبراوە پێشتر دوو جار لەسەر تێوەگلان لە دۆسی کوشتنی منداڵان دەستگیر کراوە و دواتر بە دەستەبەری ئازاد. کاربەدەستانی ئەو ناوچەیەش داوای ئەوە دەکەن کە نەکەونە ژێر کاریگەری قسەکانی قەشەکە و جارێکی تر ئازاد نەکرێت و سزای هەمیشەیی بدرێ تا گیانی شوێنکەوتوانی ئەو ڕێوازە پارێزراو بێت.